بەهێزی حیزبەکان لە چیەوە سەرچاوەی گرتووە؟ دووشتی هەرە مهمی بەدەستەوەی لە کوردستانە چەک لەگەڵ پارە هەردووشی بەدەست و حیزبەوە بەدەست حکوومەتەوە نییە خۆمومان نەزانی یعنی ئەوەی حکوومەت معاشخۆری حیزبە کێ کۆمەڵگە بەڕێوە دەبات؟ هیچ کایە وجودی لە هەرێمی کوردستانە کە دەنگی هەبێت گەلە کای سیاسی و لە پاڵ کای سیاسیە کای ئاینیش دەنگی هەیە بەڵام کای ئاینی لە مزگەوت و شتەکانە دەنگی هەیە کورتی بە کورتی ئێمە عەقڵەتێکی سیاسی باو ئەم کۆمەڵگایە بەڕێوە بە بیرکردنەوەی لە هەفتەیە زیاتر تێپەناپڕ. ڕۆژەی چاکسازی چی بەسەر دێت؟ خەڵک جارێکتر بێ ئەو مێترە بێتەوە وەکو پرۆژەی چاکسازی وەکو چی بێت وەکو دەستوری موقەتی لێ سەردەمی بەعسە دەستورەکەی دانە ناوی دەستوری موقەت بووی بۆچی شتێکی باشتر هێت لە مستەقبەلە بەڵام تۆ جارێ بەم موقەتە ڕازی بە. باشترین کات بۆ چاکسازی ئەو کاتەیە کە قەیرانە گاتە ترۆپ کە باشترین کات ئێستا بوو کە تەوحید هێزی پێشبەرگە بکەین و هێزی پێشبەرگە بەرەو هێزێکی نظامی بەرین کە لە شەڕین ملیۆنێک و 400,000 کەس با بڵێن موچەخۆرە و بەتاڵە مقەنعی کە لە هەرێمی کوردستانە هەیە باشترین کات ئێستا بوو کە پاریمان پێ نایرێ و بودجەکەمان بەشێوە ناکە ئەو هەموو مەصرفە بکەین باشترین کاتەوەیە کە ئێستا بیانومان هەیە دەستمان تێ بچێ. ئایا بەهۆی داعش و موچە و قەیرانی سەرۆکایەتیەوە چاکسازی چی لێ هات؟